دوای کشانەوەی کوتلەی سەدری لە پەرلەمانی عێراق و پەیامەکانی ڕێبەری ڕەوتەکە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی خستووەتە گەڕ بۆ دروستکردنی حکوومەت و ڕازیکردنی کوتلەکانی نێو پەرلەمان بۆ تەواوکردنی ڕێژەی یاسایی و کۆبوونەوەی پەرلەمان. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەم کێشانەی ئێستا لە عێراق سەریان هەڵداوە دەرەنجامی پرۆسەی هەڵبژاردننی ساڵی ڕابردووە کە بەشێک لە هێزە سیاسیەکان پێیان وایە پرۆسەیەکی سەرکەوتوو نەبووە. خۆی لە ڕاستی ئەم ئاکامی کە ئێستا کەوتۆتەوە لەم وەزعی کە عێراق بەشێکی بینی بە هەڵبژاردنەکەەوە بوو. هەڵبژاردنەکان ڕاستی نەتایجەکانی بە شێوەیە کەوتەوە و ئێمە پێشبینی کراویش بوو کە بەم شێوەی لێ دێت، چونکە پێشوەخت ئەم هەڵبژاردنە لە ئیماراتەوە دەستکاری کراوە. ڕاستی سێرڤەرێکە بوو لە ئیمارات و دەستکاری ئەم مۆزوعانەکراوە پێشتر مێژ باسمان کردبوو لە چەندین مقابلی ترا. بەرحاڵ ئێستا ئەوەی کە کەوتۆتەوە ئەو های واقعەکە بەم شێوەیە مقتەدە سەدر لە دوای سەحبکردنی بەو شێوەی کە ئەوێت خۆی دوورخاتەوە لە دیمەنە سیاسیەکە بەڕاستی تەنها بەمە اکتیفا ناکات، بەڵکو خۆی جاریچکە خۆی ڕفرێشتەکە خۆی ئامادەکاتەوە بۆ جەولەیشتری سیاسی، بەڵام جارێ ئەوێ سەحەکە چۆڵکە بۆ نارەکانی وەخت دوا قسەشی هەرەوە بۆ کە من بە هیچ شێوە لەگەڵ ئەم نارە گەندەڵانەیە سیاست و تەعامل ناکەم، هەڵبژاردنیش بێ ناچمەنایەوە. عێراق بە دۆخێکی هەسیاری سیاسیدا تێدەپەڕێت، هەرچەندە هەوڵەکان بەردەوامن بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە، بەڵام پێشبینی ناکرێت چوارچێوەی هەماهەنگی بتوانێت حکوومەتێکی سەرکەوتوو بێگرفت دروست بکات. لە بەرەوەی چوارچێوەی هەماهەنگی خۆمانە زانین ئەو لایەنە سیاسیانی عێراق ئەگرێتەوە کە زیاتر لە خەتی ئێران حیسابن، بۆیە کەواتە ڕێگری یان ئاستەنگ و بربەستی ناوخۆیی و دەرەکیش لە بەردەم چوارچێوەی شیعیە هەیە بۆ دروستکردنی حکوومەتی ئایندا. لەبەرەوەی لە ناوخۆیە بەشێک لەو لایەنانەی کە وڵاتانی عارەبی و تا ڕادێکیش نزگن لە خەتی تورکیا و ناڕاستە خۆش لە ئەمریکاوە ئەگەر ئەوان هاوکاریان نەبنیان لەگەڵیان نەبن زەحمەتە. لەلایەکی ترەوە کشانەوەی ڕەوتی سەدر کە ئێمە نازانین پلانی بی ڕەوتی سەدر لە ئایندەیەکی نزیگات چییە، کە ئایا وا ئەکات دروست بوونی حکوومەتی عێراق لە ئایندەیە زەحمەتەکە یانەکە بە شتێکی مەحاڵ کچکە ڕووداوەکان لە عێراقان دێجار لە سەروی چاوەڕوانی ئێمە. گەرچی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیان لە پرۆسەی سیاسی دەکشێنەوە و ڕێگا بۆ نەیارەکان چۆڵ دەکەن و بەشداری پرۆسەی هەڵبژاردن ناکەن بە وتەی ئەو ئەگەر گەندەڵکاران بەشدار بن، بەڵام چاودێران پیان وایە سەدر دەیەوێت لە ڕێگەی شەقامەوە فشار دروست بکات و هەوڵ دەدات بۆ پەرخستنی هەر حکوومەتێ بەبێ ڕەزامەندی ئەو پێک بهێنرێت. چیان ووری کەناڵی پەیام، کەرکووک.